وەکو فەرمانبەرانی زانکۆی سلێمانی داواکاریەکەمان ئەوەیە هەمومان وەکو یەک تەمەشا بکرین. من خۆمێک یەکەم بە سوودمەندبووی عقار حساب کراوە. لە ساڵی 2013 ئەو پرۆژەی هەواری فەرمانبەرانی زانکۆ کە دابەش کرا چەند فەرمانبەرێکین کە بەو شێوەیە جاکراینەوە لەگەڵ فەرمانبەرانی کەیە. ئێستاش کە ئاڵێن ئەم پرۆژەیە دروستە کرێ، ینی داواکاریەکەمان ئەوەیە هەمومان وەکو یەک مستەفید بین و کەس یعنی بێبەش نەبێ لەو پرۆژەیە. مۆزەفێکی زانکۆی سلێمانی داوامان ئەوەیە کە پشتگیریەکی زۆر باشمان بکرێت بۆ پێدانی زەوی بێ خانوو بێت، چونکەم حەقێکی خۆمانە مافێکی خۆمانە کە چەند ساڵە خزمەت دەکەین لەناو ئەو زانکۆیە و هیچ لە حەقیەوەی کە ئەو هەموو خزمەتەمان کردو هیچ پاداشتێک نەکراین و حەقی خۆمانە. داواکاریەکە ئێمە دوو هینی هەیە، ینی دوو پشتگیری هەیە. یەکەمیان لە ڕووی ئەوەی کە یاسا لە 2012 دەرچووە، قانونەکە دەرچووە بۆ هەردوو لابێ. ئێستاش ئێمە ناڵین تەنها بۆ ئێمە بکرێ بە ئەرزە، بکرێ بە شوقینێ تشلیش تەجێبوون و هەردوو لا لەی سوودمەند و زۆر ئاسایی.